حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆی مانگی سەی ڕەوانەی بەغدا کرد وادەی خەرجکردنی موچەی مانگی چواریش ئاشکرا دەکرێت. ڕۆژ ئاوای کوردستان کۆنفرانسیە خستنی هەڵوێستی کورد بەڕێوە دەچێت. چوارچێوەی هەماهەنگی بڕیاری خۆیدا ئۆپۆزیسیۆنی کوردستانیش دیار نییە چۆن بەشداری لە هەڵبژاردن دەکات. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕایگەیان ئەمڕۆ سێشەمە بەشی گەنجینەی فیدراڵی لە داهاتی نانەوتی مانگی سەی هەرێمی کوردستان کرایە سەر هەژماری وەزارەتی دارایی فیدراڵ کە بڕەکەی 48 ملیار و 205 میلیۆن و 765 هزار دینار بووە. ئاوکات وەزارەتی دارایی هەرێم لیستی موچەی مانگی چواری فەرمانبەرانی هەرێمیشی لە ڕێگەی لیژنەیەکی تەکنیکیەوە ڕەوانەی بەغدا کردووە. با گوێرەی زانیاریەکان ئەگەر هیچ گرفتەیەک دروست نەبێت سەرەتای هەفتەی داهاتوو عێراق دەست بە خەرجکردنی پارەی موچەی مانگی چواری موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. مەزلوم عەبدی ئاشکرای کرد ڕۆژی 26 مانگا کۆنفرانسیە خستنی هەڵوێستی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەنجام دەدەن. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لە تۆڕی کۆمەڵایەتیە کەسبڵاوی کردەوە. بە خۆشحاڵیەوە بەگەلەکەمان ڕادەگەێنین کە کۆنفرانسیە خستنی هەڵوێستی کورد لە ڕۆژئاوا ڕۆژی 26 نیسان بەڕێوە دەچێت. ئاماژەی بەوەش کرد یەکگرتووی کورد پێویستیەکی نیشتیمانیە بۆ چارەسەرکردنی پرسی گەلی کورد لە سووریا. هیوادارین هەموو لایەنەکان بەرپرسیارەتی نیشتیمانی خۆیان جێبەجێ بکەن. بەپێی سەرچاوێکی ئاگادار کۆنفرانسەکە زیاتر لە 300 کەس لە نوێنەری پارتە سیاسیەکان و کەسایەتی کورد بەشداری کۆنفرانسەکە دەکەن کە لە شاری قامشلۆ بەڕێوە دەچێت. چوارچێوەی هەمانگی لە کۆبوونەوەکەی کە دوێنێ ئەنجامی داوە ڕایگەیان بە چەند لیستێک بەشداری لە هەڵبژاردنەکانی داهاتوو دەکەن. دوای کۆتاییاتنی پرۆسەی هەڵبژاردنەکانیش دەگەڕێنەوە بۆ یەک هاوپەیمانی پەرلەمان لە ژێر ناوی چوارچێوەی هەماهەنگی. لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی بۆ ناوچەدا بنراوەکان دایانناوە بە یەک لیست بەشداری بکەن. لە ناوخۆی هەرێمیش بە لیستی جیا هەرچی ئۆپۆزیسیۆنە تا ئێستا نازانرێت چۆن بەشداری هەڵبژاردن دەکەن، بە تایبەت کە یاسای هەڵبژاردننی عێراق لە بەرژەوەندی حیزبی بچووک نییە و ئەگەری هێنانی کورسی بۆیان ئەگەر هاوپەیمانی نەکەن زەحمەت دەبێت.